خۆتان باش بینەرانی ئازید و خۆشەویستی وادارم لە هەرچوو هەن ساق و سڵامەت بن و لە پێی بەرنامەی خۆتانە بەرنامەی تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتی تەلەڤیزیۆنی پەرتۆ دانیشت بێتن. لەم بەشە لە بەرنامە ئیبراهیمی باتمانی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیمان لەگەڵا وتوێژەکەین سەبارەت بە ماف و حقوقی شاروەندی لە ئێران لەژێر حاکمیەتی جمهوری ئیسلامی. پێشەوەی پرسیارەکانم ئاراسە بکەم، برایمی باتمانی گەدەنجی منەویسی بەخێر بێی بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ دەنگتە بیسم، سپاس ئێوە بینەندەکان عەزیزەکەم. زۆر سپاس بۆ تۆش. برایمی باتمانی با تۆجبەوەی لە قەرنی 21 وە خەڵکی ئێران لەو منتەقەیە، لەو منتەقەی جۆغرافیایی ئاسیایە یەکێک لەو خەڵکانان یا لەو شاروەندانن کە تاریخێکی دوور و درێژیان هەیە، ئەهلی متالعە و تاقیق و لەگەڵ دنیای ئەوڕۆی دەرەوەی خۆیان لە ئێرتێباتان باتەوەجی بەو هەموو مەحدودیەتەش کە جمهوری ئیسلامی دروستی کردووە بۆ ئەو خەڵکەوە. ئەو خەڵکە لەژێر سەرنێزەی حکوومەتی کەسیفی ئیسلامیە ژیانەکەن و دەست و پەنجە نەرمەکەن. پرسیارەکەی منەمەدا لەم قەرنی 21 و لەژێر ئەو حاکمیەتە دواکەوتووی کە جمهوری ئیسلامی دەیەوێت خەڵک بگێڕێتەوە بۆ دەورانی 1400 ساڵەوە پێش و دەورانی عەرەبی و دواکەوتووی ئیسلامی. پرسیارەکەم ئەمەیە، خەڵکی ئێران لەو جۆغرافیادا چەندێ لەگەڵ حقوق و مافەکانی خۆیان ئاشنان و تەلاشی بۆ دەکەن؟ بەنظر من ئەوەڵە ناتوانێ بیگەڕنێتەوە بۆ ئەو ئیدەی 1400 سال لەوە وبەرە و ناگەڕێتیژە. جامعە بەتایبەت ئەگەر تو تماشاکەی لەم حتا 100 دنیا تەغیری کردیە، علم و سەنعەت و پیشرەفت فرەی کردگە، مردمەکە ئاگاترە و بوونا و خەوەرات هەوا و هەموو شوێنێک ئەزانن مەسەڵەن ئەگەر لە ئەوروپایە یا لە کوشوەرەی دیترە کارگەرێک کارەکەی لە دەستپا بیمەی بێکاری است. مردم ئێران ئەمە ئەزانن، بە تایبەت ئەو کەسەی لەوە ئەهل متالعان، ئەو کەسەی لەوە ئەهل تاقیقاتن، ئەو کەسەی لەوە خەریکن تماشای چوار ئەتراف خۆیانەکەن، ئەو کەسەی لەوە خەریکن کارەکەن و متالعەکەن و ئەزانن سیستم سەرمایەداری ئیمڕۆ بلاخرە ئەناسن. ئەمانە ئەزانن مەسەڵەن لە مردم لە ئەوروپا چه حەق و حقوقێکیانە، حقوق شاروەندی، و ئەزانن مردم لە ئەمریکایە چه حەق و حقوقێکیانە، لە ئەسترالیایە، حتا لە کوشوەرەی عەرەبیژە تا ئەو حتا خەوەریان است. مەسەڵەن لە کوێیتە ئەگەر کارگەری تا مەسائل ئیمەنیەکەی تەئمینەوەی وە خەوکارە کارفەرما جورعەت ئەوەیە نییە بیواتە سەر کاریجۆ، بەخاترەوە ئەگەر ئەتفاقێکی بۆ کەفێ یەقەیەگرێت، دەوڵەت یەقەیەگرێت، هەزینەی یانێ بووی هەزینەی هەست. جا من گەرمۆ سەر ئێران حقوق شاروەندی یەکێک لە ئەساسی تەرین و سەرۆکوتەرین هێن بەشەرەکانە. هیچ بنەتێکی نییە، هیچ گەوایکردنێکی نییە دەست درێژە وکەی و هیچ بنەتێکیژی نییە. وەختێ جمهوری ئیسلامی تێ لە ئەنزار جەهانیە وەست بە قەڵ خۆیان بەناو سازمان مولەلە لە هەرچوو شوێنە تێت بەناو نمایەندەی مردم ئێران قسەیەکە، ئەسی حقوق شاروەندیەکەی بەڕسمیەت بناسی، حقوق شاروەندیەکەی ئەسی مشکلاتی بەڕسمیەت بناسی و مشکلاتی حەلکە و ئەسی ئامۆزشی بە هەل لە مەحکوودەکە بیژێ حقوق تۆ ئەمەسا، تۆ نەزم و نەسەق تۆ ئەمەسا، فێرێکە، فێر تەوەقعێکە، فێر تەکنۆلۆژی بکات، فێر بەرابەری بکات، فێر ئازادی بکە، فێر تەشویقێکە بوو ئەوەی کە چشت بخوێنێتە و بزانێ مەسەڵەن ئەوێتە مەساڵێژم ئەوێتە سەعات 9 شەو ئەچی ئەو مناڵە فێر بێ بچی مسواکەکەی با ئەچی ئەخەفێ وە قەوقارە دەسەکە من باوگودایکی و ئەچی ئەسراحەتەکە ئەچی فێری بکە. ئەگەر لە تەرەف معالمێکە و یا وە تەرەف پۆلیسە و یا لە تەرەف باوکو دایکتە و مشکلێکت بۆ هاتە بەرە و مراجعە بە ئێمەکە و ئەگەر بە قەوقارە ئەچی ئەمە فێر بێ تا بگەیتە مەسەڵەن گەورەکانە
باوکی کارگەرە یا دایکی کارگەرە هەرکانێکیان حەق و حقوقیان لەو جامعە یەکی لە حقوق دەیان خاستیان است یەکی لەوە مەسەلەی لە باسپۆشینە ئەمری خصوصی بنیامەکانە دەوڵەت بوو دەوڵەت خەت قەرمەزە حەقی نییە بە ژنێ بیژێ تۆ بوو چە ئەوە ئەپوشی بوو ئەوە ناپوشی حەجاب کەسەرت و هیچی لەمانە پێ بیژ ئەیژێ نیروی بۆ سازمان داوە نەهی ئەز مونکەر و نازانم خاهەران زەینەب و ئاتەش بە اختیار و هەرچی جنایەتکاری سازماندا فقط بۆ ئەوەی کە ژنێکی حەق تەبیعی خۆیە هەر ئینسانێ بە ژن و بە پیاو چوو لە باسپۆشێ ئەمە حقوق نییە ئەمە زۆرە ئەمە قانون دیکتاتۆرەکانە ئەمە تەوهینە بەو جامعە ئەمە بێحرمەتیە بە جامعە بە ژن و بە پیاوی ئەچێ لە مقابلەیە بێسن ئەشێ لە مقابلەیە بێسن تو چکارەی بوو من تاعینەکەی من حقوق من هەلەکوێ یەک بێکارەوێ ئەشێ دەوڵەت موەزەفە حقوق بێکاری ئەو ئینسانە ئەو خانەوادە تەئمینکە کە دوچار مشکل و ئەسترس و ناڕەحەتی و ئەمانە نەوت سێ ئەشێ دەوڵەت موەزەفە مناڵێک نەخۆشەکەفێت چوو مناڵ چوو گەورە دەوڵەت موەزەفە هەزینەی بیمارستانی و تەختی و جێگە و ڕێگەی و هەتا ئەو ناچێتە سەرکار گشتەوە نەچێت دەوڵەت تەئمینێکە تا بیگرە مەسەلەی زایمان ژن بەرای دەورانێک گوات حاملەز مەسەلەی فیزیۆتەراپی و چەو سنوگرافی و ئەمانە تا ئەگەیت بە وەختی گەلێکی مناڵەکەی بێتە دنیا ئەشی 1 ساڵ مەرەخەسی بێت لە بەی خوژن و پیاکەشی ئەو ئاگاهیە بی کە خۆیان تەقسیمیەکەن 6 مانگ ئەو 6 مانگ ئەمانە حقوقی بێکەشیت لە مناڵیەوەمانە فێرکەن هەر بەو بوونەوە جمهوری ئیسلامی سیاست جمهوری ئیسلامی لەمانە بێگانەست مەسەڵەن یەکێتر کارگەر حەق خۆیە تەشەکولێ بێت حەق خۆیە نمایەندەی خۆی بێت ئەی بوو ئەوەی کە ئەو نمایەندە و ئەو تەشەکولەوە ئەو دروستیەکە بە خاترەوە دەفاکە لاقی خۆی نە ئەوەی کە لەلایەن جمهوری ئیسلامی و جواوەکەی گدوولە بێت و زندان بێت و چەرمەسەری و بەدبەختی و جەریمە بێت هەر بوونەوە حقوق ئەگەر باسیەکەی لە فرشتا هەست هەتا قازی هەتا لە دنیایە خۆی قەزاییە مستەقلە ئەمە لە جمهوری ئیسلامیە خۆی قەزاییەکانی گشتی پاسدار و بنیاون کوژ و ئیعدامیان کردووە هەتا ناولی سیای هێنیجا وەک تروریست ماشایەکە خۆی قەزاییە جمهوری ئیسلامی خود خامنەیی دروستیەکە تا بیان مەجلسی حەساویەکەی 99% بنیاون کوژە پاسدار قاتل ئەمە چ ڕەبتێک بە کەیەتانێ ئەمە نمایەندەی مردم بێت و بتوانێت دەفا لە قەتعان ناتوانێت وابێ بە پێی خاست و تەمایلی و خەڵکە نییە بە زۆرە تفاگۆ تۆزاکانە برامی ماتوانی بەتەوەجێ بەم وەزیەتەی کەم سیسمەی کە جمهوری ئیسلامیەتی و خەڵک بەڕەگ و پێس و خوێنی خۆیان و 44 ساڵە دەست و پەنجە لەگەڵ نەرمەکەن و ئەمە لە بەکارگیری ئەبزاری سەرکۆد وەکو سەختەفزار و نەرمەفزار کە بەدەستیوەوە لە لایە تریشەوە باتەوە جێبەوەی زۆر ڕۆشنەکە خەڵک لەو جۆغرافیە عەلارەغمی تەواوی مەحدودێتایی کە جمهوری ئیسلامی بۆ مەحدودکردنەوە و بنبەستکردن و بێئرتباتی ئەمانە لەگەڵ دنیای دەرەوە تەلاشەکە لەم دنیای ئینفۆرماتیک و گلۆبالیزم و ئرتباطاتی جەمعیەدا دیارە ناتوانێت و خەڵک دەزانن هەروەکو تۆش باست کرد دەزانن لە دەوروبەری خۆیان و لە دنیا چی ئەگوزارێ ئەمما باتەوەجێ بەم وەزیەتە کە خەڵکی ئەو کۆمەلگا خەڵکێکی ئازادی خوازن ئەمە بە هاتنی خۆیان لە مەیدانەکانە نیشانیان داوە دژ بە جمهوری ئیسلامی کە جمهوری ئیسلامیان ناوێ و یەکێ لە 5 وڵاتی سەروەتمەندی دنیادا بە لەحاظی ئیمکانات و ئەمانەشۆ و ئەو داخوازی و ئێتراز و مبارزەش کەم خەڵکایکەن بە نەزەری ئێوە هۆی چییە؟ دوای 44 ساڵ هێشتا نەیانتوانیوە ئەم غودە سەرەتانی بەناو جمهوری ئیسلامی لە یەخەی خۆیان بکەن و 70-80% و کۆمەلگا لە فەقر و نەداری و لە ژێر خەتی فەقرا ژیانەکە لایە کۆم ئاگاهی و ئیتلاعات و
دانشیان هەیە لایەکیشەوە بالاخره جمهوری ئیسلامی هەرحاکمە ئەم تەناقضە هۆی چییە؟ ئەم تەناقضە ئەم حکوومەتێک سەرمایه‌داری لە مەرحەلەی ئەوەڵا و دوای حکوومەتێک مەذهبیە ئەو گەرەکیە سنەتەکان خۆی قانونێ شەرع و شەریعەتێک کەپەکزەدەی ئیسلام هێن 1400 ساڵ باڵێ بێ ئیمڕوو بتەحویل جوانێک وە ئیمڕوو لە تەک کامپیوتر و لە تەک علم پێشڕەفتیا خەریکە سەرۆکاری هەست ئەوە بەو بوونەوە ئەمانە سا جمهوری ئیسلامی گەرەکیە مەردمەکە چاوترسن کە نەچاوترسن 43 ساڵە خەڵکە کوژێ ئێدامەکە شکنجەیەکە سەنگسارەکە دەست ئەوڕێ ئەسیتە پاشێ حتا لە ماخێرە و حملەی شیمیایەکە بە محەسڵەکان لە مەدارسە ئەلان ئیمڕوو دوارە خەریکە هەڕەشەیەەکە نازانم مدەتێکە خەریکن هەڕەشەیەکەن بۆ بوونەوە ئەری مەقناسی لە مۆلا جەهەرکان نەیوەسێژی جەریمەی تا 3 ملیارد تومانی ئەمانە جمهوری ئیسلامی بوو وایەکە بوو ئەوەی کە ئەو تەلاشەکە بەردم بەرەو دوا بووە وەلی نەکریاگە و ناتوانێ من لەوەڵە وتم نەئەکرگی نەئەتوانێ خاست مردم تەوەقع مردم انتظارات مردم ئیمڕوو ئەوەیە کە وا جمهوری ئیسلامی فکری دەکاتە و هەزارها قەدەم ها لەبەر جمهوری ئیسلامیەوە جمهوری ئیسلامی ناتوانێت بە کوشتن و بڕین و ئەمانە بتوانێت مردم بووە ئەو جۆرە وا خۆی گەرەکیە قبوڵێکە نا قبول ناکردی نیشانیان داوە مردم ئەلان لە دەیمای 96 لە ئابان 98 ئەلان یەک حدود 7 مانگیش لەمەیە گوزەری مردم هانە مبارزەیەکەن بۆ ئەو حقوقەی خۆیانە تەلاشەکەن حەجاب نەمێنێ تەلاشەکەن تەشەکولیان بێت تەلاشەکەن ڕووزنامەی ئازادیان بێت تەلاشەکەن ئەحزاب سیاسی ئەشێ ئازاد بێت تەلاشەکەن ژن و پیا و بەرابەر بێ تەلاش ئەکەن بۆ ئەوەی کە مناڵیش خۆشبەخت بێ تەلاشەکەن ئەشێ دەوڵەت ئەم حقوقەوە هەستیان ئەشێ بەڕسمێتی بناسی تەلاشەکەن شەڕە ئەما جمهوری ئیسلامی تەنیا من لە جێکترا باسم کرێت تەنیا شتێکی بوو ماسە و ڕژیمێک تفەنگوەدەسە فقط تفەیەکان لە دەستیا و بە مانتق و هەموو شتێکی وەسە ئەوە یا بۆ بۆنە جمهوری ئیسلامی 43 ساڵە وەسڵەیەک ناجوورە بەو جامعە و ناتوانێت ئەم شێوە و ئەم نەوە حکوومەتە بواتە بەرەو سابت وە بوێ ناکردێت وەی کە مردمەکە چیەکەن مردمەکە مشەخەسە مردمەکە یەکێک من تەوسیان بوو کرێکەران و زەحمەتکێشان مردنیان بە تایبەت کوردستان ئەوەسا لە تەواو سنەتەکان ئەم ئیسلامە چۆنەمە حکوومەت ئیسلامیە ئەشی فاصلە بگرن یەک هەر ئەید قورعان ئەشی بە مەسخرەی بیگرن مانگ ڕەمەزان ئەشی هەر یەک ترپ وەقەی ترپی ئەرشێ بۆ دانەنن مانگ مەهەڕم بەقەی پوشی ئەرشێ بۆ دانەنن قسەی ئاخون و نازانم مەلا و ئەمانە ئەشێ گشتی هەر مەسخەرەیان کەن هەروە خەریک نیسە ئەمامە پەڕیەکەن هەنم مامەکانیان فڕەوێن ئەوانە تا بیگرە مەسەلەی سەڵەواتدان سەڵەوات و نازانم مارە بڕین و ئەم سونەتەی خۆیانە وا خەریکن بەوە دایانە دەرخوار مردم وە گەرەکیانە حەفزێکەن ئەشی لە مقابڵمانەیجا فاصلە بگرن برامی باتمانی وەختەکەمان دوسێ دەقەمان وەخت ماوە یەک پرسیاری ترەکەم زۆر ڕۆشنە خەڵکی ئێران لە مێژە لە جمهوری ئیسلامی ڕەت بوون و جمهوری ئیسلامیان ناوێ و جمهوری ئیسلامی و مەلا و مەسەب لایەن بۆتە جۆک و مەسخەرەکردن ومانە چ کردن ئایا خاست و داواکردنی خاست و حقوق و ئازادی داواکردنەکەی کافیە یا دەبێ عملەن کارێکی جددی بکەن و ئەم ڕژیمە بچێشنە خوار و لاریکەی قودرەت بۆ ئەوەی ئەم ڕژیمە بچێشنە خوار و بەو خاست و ئارزوانەی خۆیان بگەن دەبێت چ بکەن دەنان ناڕازی بوون تەنیا کافی نییە بەنظر من ئەوەی کە ڕوشنە ئەوەی کەم جمهوری ئیسلامی هیچ بەڕەنفێت ناناسێ وەسابتێ کردێ لە 45 ساڵە هیچ حقوقی بوو شاروەندی هیچ احترامێ هیچ ئەرزشی بوو نەبوو کارگەر نەبوو ژن بۆی کە هیچی قال ناوێت ئەم ڕژیمە ڕێحەلیارەوەسەوا گردیانە شەر کەف خیابان سازماندەهی خۆیان بە ئەتحاد و بە قودرەتە و بە ئاگایی سیاسی تەبەقاتی خۆیان ئەشێ ئەم ڕژیمە بکێشنە ژێر تا ئەم ڕژیمە بێ خەبەرێ لە ڕەفا لە ئازادی لە بەرابەری لە حورمەت لە گیرفان پڕ لە کار لە خۆشی لە شادی نییە ئەم ڕژیمە زت شادیە زت خۆشیە زت ئازادیە زت بەرابەری ژن و پیاوە زت مناڵە زت جوانە زت علمە زت تەکنۆلۆژیکە زت هەموو شتێک وە
ئیمڕوو بەشەر تەلاشێ بووە کات و بەوانە بگەی جمهوری ئیسلامی زد ئەمانەسە وەختی زد ئەمانەسە دی ئەتێتە سەرەوە باشە من بوو چە دانیشم چ انتظارێک مەست ئایا تەحوڵێ بۆ وجود بێ نا ئایا جمهوری ئیسلامی وەقەڵ ئیسلاحەوێ نا ئایا جمهوری ئیسلامی کۆتاتێ نا کامڵەن مشخصە بوو مردم ئیمڕوو دوژمن ئەسڵی جامعەی ئێران بخصوص کارگەران و زەحمەتکێشان و ژنان و جوانان جمهوری ئیسلامیە جمهوری ئیسلامی ئیعلام شەڕی کردیە 7 مانگە بەو مردمە لەشکەرکەشی کردووە ئەسیتی پاشانیە حملەی شیمیایی کردووە بە ساشمەزەن مردمی کۆر کردووە 500 تا 600 نەفەری کوشتووە ئینسانی کوشتووە ئینسانێکی فقط اعتراضەکەیانەوە بوو داوای حقوق و خۆیانەکەن بە نەزەرم من ئەوەی کە وا ڕۆشنە اتحادە هەمبەستەگیە قدرەت خۆیانە و خۆیان سازمان بن و ئەم انقلابە وا ئیسەها بەڕێ و ئەشی بە سەرنجامی بگەێنن ڕێ حەلێک و ئالتەرناتیوتر فعلەن نییە زۆر سپاس براوی باتمانی بۆ تۆزیعەکان و بەشداری لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا لەم بابەتەوە پرسیار زۆرە بەڵام متاسفانە مەحدودیەتی کاتەکەی ئیجازەمان پێ نادە زۆر سپاس بێوەژ و بینندگان بینەرانی عزیز و خۆشەویست هاتینە کۆتاییەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکەم بینەری ئیدامەی بەرنامەکان بن کات و ساتێکی خۆشتان بۆ